بەڵێ کۆسار بەردەوامین دەچینە تەوەری یەکەمی پرۆگرامەکە و دەزانین لە ماوەی ڕابردووە بەهۆی ئەو شەپۆ لە بارانبارینەی کەڕووی لە بەشێک لە ناوچەکان کردو بووە هۆیەوەی کە لافاو دروست بێەوە زیان بە چەند ناوچەیەکی دیاریکراو بگەێنێ وەکو چەمچەماڵ و شۆڕش و تەکیە و بەشێک لە ناوچەکانی دیکە و لە دوای ئەوە چەندین ماڵ و خێزان زیانیان بەرکەوتووە ماڵەکانیان بەتاڵەتی لەدەستدا و سیارەکانیان تووشی زیان بوون چەندین زیانی دیکەش بەڵام هاوڵاتیانی کورد هەر تاکێک لە شوێنی خۆیەوە توانیان یەک بگرن و هاوکاری بۆ ئەو خێزانانە کۆبکەنەوە و لە چەند لایەنێکی دیکەش لە دەری وڵاتیش توانیان کە هاوکاری کۆبکەنەوە و یارمەتی ئەو خێزانانە بن و ئەم هاوکاریانش بە چەند قۆناغێک بوو سەرەتا و خێزانانەی کە ماڵەکانیان تووشی کێشە و زیان لێکەوتن بۆ و دواتر ژەوانی کە سیارەکانیان زیانیان بەرکەوت بوو با ڕێژی جیاواز و لە ئێستاشە ئەم هاوکاریانە هەر بەردەوامە کۆسار جا لەگەڵ میوانەکەمان وریا عەبدولخالق وتەبێژی چاودێری کۆمیسیۆنی فریاگوزاری چەمچەماڵ گفتوگوی زیاترەکەین بزانین لە ئێستایە کام خێزانانە یاخود ئەو کەسانێک کە پێویستیان بە یارمەتی ماوە و هاوکاری دەکرێن کێن و ئێستا هاوکاریەکان لە چ قۆناغەکایەوە بە تایبەتی بۆ چ خێزانێکن. سڵاو لێ بێ کاک وریا بەیانی و باش سوپاس کە ئەم بەیانیە لەگەڵمانی ڕاستەوخۆ با سەرەتا لەوە دەست پێ بکەین قۆناغی ئەو هاوکاریانە لە ئێستای لە چ قۆناغێکایە؟ سوپاس بۆ ئێوە دیارە سەرەتا دوای ڕوودانی لافاوەکە کۆمەکێکی زۆر لەسەر هەژماری بانکی حکومی بۆ قەزای چەمچەماڵ کۆکراوە تێکڕای ئەو پارەیە بە دینار و دۆلار زیاتر لە 14 ملیار و 600 ملیۆن دینار کۆمسیۆنێک دروست کرا بە ناوی کۆمسیۆنی بژانە و فریاگوزاری چەمچەماڵ کاری زۆر باشی کرد لە ماوەی زیاتر لە مانگێکدا سەرەتا ئەو خانەوادانەی کە زیانیان لێکەوت بوو وەکو کەلوپەلی ناوماڵەکانیان 1231 خانەوادە هاوکاری کران ئەم هاوکاریە زیاتر بوو لە ملیارێک و 800 ملیۆن دینار دواتر کۆمسیۆن بڕیاریدا کەمترین هاوکاری کەسێک کە کەمترین زیانی لە لافاوەکەیە بەرکەوتی بێ ئەگەر زیانەکەی 100,000 دیناری بێت زیاد بکا بۆ 500,000 دینار و دواتر پیاچوونەوەیە کرا ژمارەیەک ماڵی تر تۆمار کراون و سکاڵای هاوڵاتیان وەرگیرا لە قۆناغ ئەوە قۆناغی یەکەم قۆناغی دووەم هاوکاری خاوەن ئۆتۆمبیلەکان کرا نزیکەی 900 ملیۆن دینار درایە خاوەنی 669 ئۆتۆمبیل کە ئۆتۆمبیلەکانیان لە کارەساتی لافاوەکەی چەمچەماڵە زیانی بەرکەوت بوو لە قۆناغی سێەمدا هاوکاری شوێنە بازرگانەکانەکرێ کۆگا و مارکێت و ئەو کاسبکارانەی کە لەناو بازار بوونیا لە هەر شوێنێکن بەهۆی لافاوە زیان بە شتومەکەکانیان کەلوپەلەکانیان گەشتووە و قۆناغێکی ترمان بوو زیانی بیناکان خۆتە نەزان لافاوەکە لە چەند شوێنێک زیانی بە خانە و ماڵ و چەند بینا و باڵەخانەیەک گەیان بوو ئەمانە زیانی ئەندازیاری بوون پێویستیان بە هاوکاریکردنەیە و هەموو ئەمانە ئەبێتە قۆناغی سێم و چوارەم لە هەفتەی ئایندەیە ئیشەڵا لە هەفتەی ئایندەیە لە ڕۆژانی دووشەمە و سێشەمە تەواوەکرێن. باش کاک وریا ینی هەر لە دوای ڕووداوەکە یەکسەرم کۆمیسیۆنە دروست بوو بە چاودێری بەڕێز قوبا تاڵەبانی جێگری سەرۆک وەزیرانی حکوومەتی ببوورە هەرێمی کوردستان ئەم کۆمیسیۆنە لە خەڵکی چەمچەماڵ پێکهێنرا یا خۆت لە خەڵکی دەرەوەی چەمچەماڵ بوو ئەگەر لە خەڵکی دەرەوە بوو بێ چۆن توانیوتانە بەو شێوە باشی کە تا ئێستا هێناوتانەکە هاوڵاتیان بەڕاستی ئێمە چەندین جار بەرنامەمان کردو ینی ناڵین گلەیی نییە بەڵام زۆر ئەوەی کە دەستخۆشی هەیە لە کۆمیسیۆنەکەونە گلەیی نییە بەڕاستی چۆن توانیتان بەم شێوە باشە کارەکان بەڕێوە بەرن و چۆن توانیتان وەکو تیمێک بەیەکەوە هەستن بە خزمەتکردنی ئەو شارە و بە خزمەتکردنی زیان لێکەوتوان و لێقەوماوان. بەڵێ بە بڕیاری بەڕێز قوبا تاڵەبانی کۆمیسیۆنەکە دروست کرا مامۆستا عەتا بەرپرسی یەکەمی سەرۆکی نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان بەرپرسی کۆمیسیۆنەکەیە لەگەڵیشا بۆردێ دروست کرا بۆ چاودێری کارەکانی کۆمیسیۆن بۆردەکە بەشێکی دانیشتوی چەمچەماڵە وەکو بەندە بەشێکشی دانیشتوی دەرەوەی چەمچەماڵە بۆ نمونە سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان نوێنەری داواکاری گشتی نوێنەری چاودێری دارایی نوێنەری دەستەی سربەخۆی مافی مرۆڤ لەبەر ئەوەی بارودۆخێکی ڕاگوزەر لە چەمچەماڵە دروست بوو پێویست بوو ئەم کۆمیسیۆنە ئەرکی بەناوەکەیە دیارە ئەرکی فریاگوزاری وەکو ئەولوێتی یەکەم دواتر بژانەوە لە دەرەوەی ئەم هاوکاریانە کاری زۆر گەوری بۆ چەمچەماڵ کردووە ڕەنگە ئەو کارانە
پێشتر بە درێژایی مێژوو نەکرابێتن بە تایبەتی لە دوورخستنەوەی مەترسی لافاو کاری کۆمسیۆنەکە لە پاڵ هاوکاریکردنی خەڵکات کارەکانشی هەندێک کاری حکوومەت و کاری زۆر جدی بۆ کردوێتی. بەڵێ کاگوریا هیچ خێزانێک هەبووە لە پێشووتران ناوی تۆمار نەکرد بێت و ئێستا بڵێ داوای هاوکاری بکات و بڵێ ناوم تۆمار نەکراوە؟ بەڵێ ئێمە وەکو بۆردی کۆمسیۆن دەتیمی جیاوازمان دروست کرد لە سنتەری ناحەکانی شۆڕشتەکیە ئاغجەلەر وە لە ناو چەمچەماڵیش ئەم دەتیمە بۆ ماوەی 4 ڕۆژ بەو ماڵانەیە چوینەوە کە سکاڵایان کردبوو بۆ ماڵانی کە تۆمار نەکرابوون دیسان کۆمەڵێک ماڵی تر تۆمار کرایەوە بە چڕی کارکرا بۆی هیچ کەسێک نەمێنێتەوە هەست بک کە هاوکاری نەکراوەیان مافی خوراوە و سەرۆکی هەموو تیمەکانی ئەو دەتیمەی کە ماڵانەکە ڕان و ماڵی نوێیان تۆمارە کرد ئەوانەی کە بەرلافاکەوت بن هەمویان دانیشتی چەمچەماڵ بوون بە هاوکاری مختار بە هاوکاری بەڕێوبەرایەتی گشتی ئاماری سلێمانی و ئاماری چەمچەماڵ سەرجەم ئەو ماڵانی کە تۆمار نەکرابوون دووبارە تۆمار کراونەوە و هاوکاری یەکرێن تا ئێستا کۆمسیۆنەکە بڕی 2 ملیار و زیاتر لە 600 میلیۆن دیناری داوەتە هاوڵاتیان وەکو هاوکاری و لە هەفتەی ئایندەشتا ڕەنگە بڕی زیاتر لە 3 میلیارد هاوکاری بداتە هاوڵاتیان و کاسبکاران و ئەوانەی کە زیانیان بەرکەوتەوە کۆی هاوکارێکە 6 میلیارد دینار تێپەڕێنێت. باش کاگوریا دوای بەوردی لەسەر هەم ئەو داهاتی کە پیاکرا خودۆ پاری کە کۆکراوەتەوە و چۆنێتی سەرفکردنیشی و هەنگاوەکانی بەڵام بابەتێک کە زۆر گرنگە ئەویش ئەو ڕێڕەوی چاکردنی ئاوەیە کە ئێمە بەهۆی ئەو بارانبارینی کە پێشتر باری و ئەم ڕووداوە و کارەساتەی لێکەوتەوە گرفت بۆ ئەو ناوچانە دروست بوو بەڵام بە خۆشحاڵیەوە یعنی یەکێک لەو کارانی کە ئەم کۆمسیۆنە کردی ئەوەیە کە چاکردن و چۆنەڵی ڕێکردنی ئەو ئاوەیە کە ئەو باراناوەیە گەربێت ڕێڕەوەیەکی تایبەتان بۆ دروست کردووە ئەو ڕێڕەوە چۆنایی دروست کراوە و بینیمان بارانێکی تریش دواوە باری وەکو چۆنەڵی بارانێکی ئەزمموی بوو سوپاس بۆ خۆ ڕەنگە بۆ ئێوە مە سوودێکی زۆر باشی هەبوو بێ کە هەڵسەنگاندن بۆ کارەکانتان بکەن هیچ مەترسیەکی تر ماوە لەسەر چەمچەماڵە گەربێت و خوا نەخواستە بارانێکی زۆرتر ببارێ بارانێکی بەلەزمە ببارێ 100 میلیمتر باران ببارێ هیچ مەترسیەک ماوە یاخۆدە و ڕێڕەوەی کە دروستان کردووە ڕێڕەوەیەکی باشە بۆ هاوڵاتیان. بەڵێ لە نزیکی 2 هەفتە دوای لافاوەکە نزیکەی 80 میلیم باران باری لە ماوەی 12 کاتژمێرە خۆشبەختانە هیچ ڕووداوێکی لافاو دروست نەبوو لەبەرەوەی لە ڕۆژەکانی دوای لافاوەکە بە خێرایی لە ڕێگای ئەم کۆمسیۆنەوە سەدان ئامێری جیاواز کە بە سوپاسەوە بەشێکی لە فەرمانگەکانی سلێمانیەوە دابین کراون بەشێکی لە کاگڕێبوارتەها پارێزگاری کەرکووک دابین کردوون بەشێکی کۆمپانیای ئانزۆ کۆمپانیای ناترۆن کۆمپانیای گەردین گروپ ئەمانە سوپاسیانەکەین بەشی ئالیاتی هێزەکانی هەفتە کە نزیکەی زیاتر لە 150 ئالیاتی جیاواز دابین کرابن بۆ قەزای چەمچەماڵ ئەم ئامێرانە لەگەڵ تیمی ئەندازیاریە نزیکەی مانگێک بە ئێستاشەوە لە هەندێک شوێن کارەکەن سەرەتا وەکو حاڵەتی فریاگوزاری ڕێڕەوێکی گەورەی ئاویان دروست کرد بەشێکی ئاوی سەروی قەزای چەمچەماڵ خرایە سەر ڕووباری خاسەی کەرکووک بەشێک ترشی بە دەرەوەی ناحەی شۆڕشە کە ڕێڕەوێکی ئاوی پۆندی بانی مەقانەیە خرایە سەر ئەو ڕێڕەوە بۆی مەترسی لەناو لەسەر هەردوو ناحەی شۆڕش و سنتەری قەزای چەمچەماڵ دوور بخرێتەوە خۆشبەختانە ئەمە ئیشێکی زۆر مەزن بوو بە درێژایی مێژوو لە چەمچەماڵە ئەمە نەکراوەکە بەو شێوەیە ئاڕاستەی ئاوەکان بگۆڕێ و مەترسی دوور بخرێتەوە. بەڵێ کاگوریا بڕەپارێکی زۆر باش کۆکرایەوە بۆ هاوکاری هاوڵاتیان و خێزانەکان و ئەوانەشان کە زیانیان لێکەوتە بوو توانیان سوودمن ببن و ژیانیان بگەڕێنەوە بارێکی ئاسایی و تەنانەت ئەو ڕێرەوە ئەویانی کە باسە لێوە کرد چارەسەر کراون ڕەنگە بەشێک لەو پارەیە بمێنێتەوە بڕەپارەیەک بمێنێتەوە هیچ پلانێک هەیە کە ئەم بڕەپارەی کە ماوەتەوە لە چەمچەماڵ بکرێ بە پرۆژەیەک یاخود بۆ زیاتر خزمەتکردنی چەمچەماڵ بێ؟ بەڵێ بڕیار وایە دوای تەواوبوونی هاوکارەکان بۆ هاوڵاتیان چی بڕەپارەیە بمێنێتەوە بەڕاوێژ لەگەڵ ئیداری شار بۆردی کۆمسیۆن و کۆمسیۆنەکە لەگەڵ بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت پێشنیاری ئەو پرۆژانە بکرێت کە گرنگن بۆ چەمچەماڵ بۆ نمونە ئەبێ سەرەتا بڕی پارەکە بزانرێت چەند ئەمێنێتەوە چکە ئێستا ئێمە لە پرۆسەی دابشکردنی هاوکاریین نازانین بە دیاریکراوی چەندێک ئەمێنێتەوە ئەمە یەکەم دووەمیش ئەو پرۆژانەی کە پێشنیارەکرێ ئەبێت دەرخستەی بۆ بکرێ بۆی بزانرێت پێچۆکەی چەندە بە دڵنیاییەوە
ئەو پارەیە لە سنووری قەزای چەمچەماڵە خەرجەکرێ و ئەشمانەوێ ببێتە پرۆژەیەک کە ڕنگدانەوەی نەک بۆ شوێنێ بۆ تەواوی قەزای چەمچەماڵە بێ بەو پێی ئێمە سوپاسی هەموو ئەو لایەن و کۆمپانیا و کەسایەتیان ناکەین کە کۆمەکی چەمچەماڵیان کردو بەڕاستی هەڵمەتەکەیان هەڵمەتێکی زۆر بێوێنە بوو ئێمەیان قەرزاربار کرد بە هیچ شێوەیە ناتوانین پاداشتیوان بدەینەوە ڕەنگە نیوەی ئەو پارەی کۆکراوەتەوە بمێنێتەوە بە دڵنیاییەوە لە چەمچەماڵە ئەکرێتە پرۆژەیە کە سوودی بۆ هەمووانە بێت. باش کاکە وریا باس لەو ئالیاتانە کرد کە پارێزگای سلێمانی و پارێزگای کەرکووک و هێزەکانی حەفتا و لانەکانی تر کۆمپانیا زۆ ئەمانە کە بۆیان دابین کردوون بۆ چەمچەماڵ بەنیاز نین لەو پارەی کە ئەمێنێتەوەکو لەگەڵ سارا باسان لێوە کرد ئەو ئالیاتانە هەنێک پێداویستی بۆ قایمقامیت بۆ شارەوانی چەمچەماڵ دابین بکەن و بیکڕن کە هەبێ یاخود ئەوانەی کە ئەوان دابینیان کردو ئێستا لە چەمچەماڵەوە هەر لەوێ مێنێتەوە وەری ناگرنەوە ئەوە چۆن ناهیە ئەو ئامێرانە ئامێری ئەو دەستگایانەیە خۆیان پێویستیانە بەڵام وەکو فریاگوزاری نردویانە بۆ چەمچەماڵ بە دڵنیاییەوە دوای تەواوبوونی ئەو دروستکردنی ڕێڕەوە ئاویانە ئالێتەکانی خۆیان وەرەگرنەوە بەڵام ئەوەی گرنگ بێکراوە لە ڕێی حکوومەتی عێراقەوە لە ئەو بودجەی کە حکوومەتی عێراق دابینی کردووە بۆ کارەساتە سروشتیەکان هەوڵدراوە 20 ئامێری نوێ بۆ سووری قەزای چەمچەماڵ بکڕێت و ڕەنگی شەلەو پارەی ئەمێنێتەوە هەندێک تەجهیز و ئامێر بۆ فەرمانگەکانی چەمچەماڵ بکڕێت و لە ڕێگای حکوومەتی هەرێمیشەوە لەسەر هێڵین بۆی بتوانین کۆمەڵێک ئامێر بۆ پێداویستی بە تایبەت شارەوانی فەرمانگەکانی ئاوادانکردنەوە دابین بکەین کە بەڕاستی بۆ پێی سوورەکەی ئێمە سوورێکی نزیک بۆ لە هێڵی تەماسەوە لە ساڵانی 2014 بۆ 2017 لە سەنگەرەکانی پێشمەرگە بەشێک لە ئالەتی فەرمانگەکانی چەمچەماڵ بەکارهێنراون و بەشێکیان تووشی زیان بوون و بەشێکیان ئێستا بە شێوەیەک کارەکەن کە بە تەواوەتی توانای خۆیان ناتوان کارکەن ئەمە بۆشایەکی لە ڕووی ئامێرسازیەوە لە سنووری قەزای چەمچەماڵ دروست کردووە بە دڵنیاییەوە بە گەیشتنی ئەو 20 ئامێرەی حکوومەتی ناوەند و دابینکردی چەند ئامێرێکی تر کێشەکانی قەزای چەمچەماڵ و فەرمانگەکانی لە ڕووی ئامێرەوە چارەسەرە باش وڵات مادام باسی ئەمەمان کرد با پرسیارێکی تر لێ بکەم کاک وریا یعنی ئەو پارەی کە لە بەردەم کۆمیسیۆنەکەیە یاخودە و دەسەڵاتی کە کۆمیسیۆنەکە هەیەی ئێوە ئەم پارەیە بۆ دام و دەستگاکانی حکوومەتیش سەرفەکەن خۆ ئەوانش بێبەش نەبوون ینی لە زەرر و زیانەوە لە قوتابخانەکان لە کتێبخانەی گشتی لە سنتەری ڕۆشنبیری چەمچەماڵ ینی کۆمەڵێک هەر ناو خودی بینای قایمقامێتی چەمچەماڵ ئەمانش زەرر و زیانیان بەرکەوتووە ئێوە لەم پارەیە دەسەڵاتی ئێوەتان هەیە کە پارە بۆ دام و دەستگاکانی حکوومەتیش سەرفکەن و هاوکاریان بکەن وەکو سەرەتا بڕیار دراوە جارێ هیچ شتێک بۆ دام و دەستگا حکوومیەکان خەرج نەکرێ بەو پێی وەزارەتەکان خۆیان دەستگاکانی خۆیان نۆژە نەکەنەوە هاوکاری دەستگاکانی خۆیان کردووە بۆ نەوەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیریە هەر وەزارەتێکی تر خۆی دەستگاکانی خۆی ئەخاتەوە سەر پێ بەڵام ئێمە لە کۆتاییە بەدەر لە ئەم پارەیە کۆمەڵێک کاری باش کراوە کە ئەمە بوژانەوەی تەرتی حکومیە بۆ نمونە 4 قوتابخانەی نوێ بەهۆی ئەم کارەساتی لاپاوە لە ڕێگای کۆمپانیا و کەسایەتەکانەوە لە سنووری قەزای چەمچەماڵ دروست دەکرێت کە ئەمە مای خۆشحاڵیە ئەو 4 قوتابخانەیە بەشێکی زۆری گرفتی خوێندن لە قەزای چەمچەماڵ چارەسەرەکە بە تایبەت لەو گەڕەکانی کە قوتابخانەیان کەمە و چەند پرۆژەیەکیش ڕاوەستا بوون بە خۆشحاڵیەوە جێگری سەرۆکی حکوومەت بەڵێنی داوە ئەو پرۆژانەی کە ئەو لەوێتن بخاتەوە سەرکار ئەمانە هەمووی لە دوای ڕووداوی لافاوەکە لە پێناو خزمەتی خەڵکی چەمچەماڵە بڕیاری لەسەر درراوە و هەر فەرمانگەیەکیش لە کۆتاییە ئەو پارەی ئەمێنێتەوە بۆ چەمچەماڵە کرێتە پرۆژە بێگومان هاوکاریەکی گەورە بێ بۆ فەرمانگەکان چونکە هەر بابەتێک هەر پرۆژەیە بکرێت یەکێک لە داواکاری فەرمانگەکانە بێ یان کەم و کوڕێک پڕەکاتەوە کە گرفتێک بۆ فەرمانگەکان چارەسەرەکە ئیتر لە بواری ئاوا بێت لە بواری ئاوەڕۆیە بێت یا بواری پەروەردەیە هەر بوارێکی ترا بێت. بەڵێ کاگوریا بە پێی بۆ چوونی بەڕێستان ئەم هاوکاریانە تاکیت درێژە ئەکێشە و ئەو کەسانی کە ماون کە زیانەکانیان قەرەبوو بکرێتەوە کێن. بەڵێ بەدڵنیاییەوە لە هەفتەی داهاتوو ئەمانوێ تەواوی هاوکاری هاوڵاتیان تەواوکەین ئەوانەی کە ماون خاوەنی مارکێت کاسبکاران کۆگا بازرگانی و دوکانەکان بوون کە زیانیان بەرکەوتووە ئەوە بەدڵنیاییەوە لەم هەفتەیە هاوکاریەکرێن
و بەشێک لە خاوەنی ئۆتۆمبیل و ماڵان کە تۆمار نەکراونیان سکاڵایانە بۆ ئەوانیش بە هەمان شێوە لەم هەفتەیە دابەشەکەن و زیانی بینا و باڵەخانەکان ئەمێنێ کە بەهۆی لافاوە زیان لە چەندین خان و بینا کەوتووە ئەوانیش ماون وەکو فیئەی چوارەمین قۆناغی هاوکاری بەدڵنیاییەوە هەر لەم هەفتەیە دابەشەکرێت. باش ئەم کۆمیسیۆنە تاکی کارەکانی بەردەوامە بێ کاک وریا یعنی ئەگەر بێت و هەموو لایەنەکان قەرەبوو بکرێن وەکو باست لێوە کرد قەرەبووکردنەوەی مارکێت و ئەو کەسانی کە کارێکی خۆیان هەبووە تاکەی کۆمیسیۆنەکە کارەکانی بەردەوامە بێ ئەم کۆمیسیۆنە هەر بەردەوام بوونی ئەبێت لە چەمچەماڵای خود نەخێر لە دوای قەرەبووەکانی تر تاو کارەکانی ئەمیش. ئەم کۆمیسیۆنە تا ئەو کاتە بەردەوامە بێت کە هاوکاری هاوڵاتیان تەواوە بێت و بڕیاریش لەسەر چۆنێتی خەرجکردنی ئەو بڕەپارەی ئەدرێت کە ماوە بۆ پرۆژە بۆ هەر بابەتێک بۆ قەزای چەمچەماڵ بێت کە بڕیار لەسەر ئەمانە بدات و کە پرۆژەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە بە دڵنیاییەوە کارەکانی کۆتایی دێت. کۆمیسیۆنەکە وەکو حکوومەتێکی بچووکراوەی ڕاگوزەر بوو لە ماوەی ئەم زیاتر لە مانگەیە کاری زۆر گەورە و باشی کردووە بەڵام بە دڵنیاییەوە ئێستا داموزەکانی حکوومەت لە چەمچەماڵە کەوتونەوەتەوە سەرپێ ژیان ئاسایی بووەوە دەوامی قوتابخانەکان دەستی پێکردوێتەوە پرۆسەی هاوکاریکردنەکە بەردەوامە. کۆمیسیۆنەکە زۆربەی ئەرکە گرنگەکانی خۆی بەزیادەوە جێبەجێ کردووە بە دڵنیاییشەوە دوای تەواوبوونی هاوکاریەکان کە بڕیار لەسەر چۆنێتی خەرجکردنی ئەو بڕەپارەی ماوەتەوە بدرێ و بچێتە بواری جێبەجێکردنەوە بکرێتە هەر پرۆژێک کۆمیسیۆنەکە کارەکانی کۆتایی دێت. باش کاک وریا یعنی لە ڕێگەی ئەم کۆمیسیۆنەوە لەگەڵ هیچ کۆمپانیا و وەبەرهێنەرێک قسەتان کردووە کە چۆنەڵی بانگهێشتیان بکەن بێنە ناو چەمچەماڵەوە پرۆژە دروست بکەن یاخود هاوکاری خەڵکی چەمچەماڵ بکەن جگە لەوەی کە ئەو کۆمپانیانی کە پاریان کۆ کردوێت و حتا کۆمپانیای بیانیشی تایە کە هاوکاری لێ قەوماوانی کردووە پاری بۆ ئێوە هێناوە بەڵام ئەمێوە بزانم ئێوە وەکو کۆمیسیۆنەکە هیچ قسەتان لەگەڵ کۆمپانیاکانە کردووە لەگەڵ سەرمایه‌دارەکانە بۆ ئەوەی بتوانن هاوکاری بۆ شاری چەمچەماڵ جایتر لە بابەتی دروستکردنی پرۆژە بێ لە بابەتی دروستکردنی هەلی کار بێ ڕەخساندنی هەلی کار بێ هیچ کارێکی هەنگاوێکی لەم جۆرەتان ناوە؟ بەڵێ چەند کۆمپانیا و سەرمایه‌دارێک لە ڕێی کۆمیسیۆنەکەەوە داوایان لێکراوە قوتابخانە لە سنووری قەزای چەمچەماڵ دروستەکەن لە 3 بۆ 4 قوتابخانە دروستەکرێت کە لەسەر داوای کۆمیسیۆنەکە پەیوەندی بەو سەرمایه‌دارانەوە کراوە ئەیکەن ئەمە کاری کۆمیسیۆنەکە بۆ جگەلەوە دروستکردنی ئاوبارە یان قەنتەرە و بۆکسکەڵپەرت بۆ ڕێڕەوی ئاوەکان خۆتان نەزان ئەو ڕێڕەوانە بە درێژایی نزیکەی 30 کیلۆمەتر ڕێڕەوی ئاو لێدراونیان پاکراونەتەوە ئەمانە پێویستی بە پردی پەڕینەوەیە. کۆمیسیۆنەکە ئێستا سەرقاڵی ئەوەیە لە ناحیەکانی تەکیە شۆڕش سەنتەری قەزای چەمچەماڵ لە ناو شار و دەرەوەی شار دەیان پرد و شوێنی پەڕینەوە بۆ هاوڵاتیان دروستەکە هەندێکی لە ڕێی کۆمپانیا و شوێنە فەرمیەکانەوە هەندێکشی لە ڕێی ئەو پارەیەوە کە بەڕێز جەگری سەرۆکی حکوومەت خستوێتێ بەردەم کۆمیسیۆنەکە و هەوڵمانداوە هەتا ئێستا هەموو ئەو ئیشانی کراون جگە لە هاوکاری هاوڵاتیان هیچ پارەیەک لەو پارەیە خەرج نەکراوە کە بۆ هاوکاری چەمچەماڵ کۆکراوەتەوە هەموو ئەو ئیشانی تر لە دەرەوەی ئەو پارەیە کراوە. بەڕێز زۆر سپاس دەست خۆش بێ کامبانیە ڕاستە خۆ لەگەڵمان بووی. وریا عەبدولخالق وتەبێژی چاودێری کۆمیسیۆنی فریاگوزاری چەمچەماڵ دووبارە سپاس. دەست خۆش چینە لای پامێرمان ئاسۆ لە شاری کەرکووک.